ئەم کاتتان باش سەرەتاییترین کەرەستەی هاوڵاتی دیجیتال تەلەفۆنە هۆشمەندەکەیەتی کە پەیوەندی باش و بەهێز و بێپچرانی هەبێت بۆ ئەوەی بتوانێت لە تواناییەکانی تەلەفۆنەکەی باشتر کەڵک وەربگرێت. پەیوەندی یان هێڵی داتای باش لە نانی شەو بۆ هاوڵاتی دیجیتال زەرورترە. سوپاس بۆ پەرۆش و گوێبیستبوونمان. ئێوە گرنگترین سپانسەری ئەم پادکەستن. هەژار برنجیم و دیجیتال سیتیزنی ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەم. ئەم هەفتەیە یەکێک لە باسەکانمان هەڵبژاردووە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە هەر هەمووتانەوە هەیە. باسێکی بەرفراوانە هەر بۆیە هەموو پادکەستەکەی پێ تایبەت دەکەم. ئەویش مۆبایل داتا واتە پەیوەندی زانیاری سەر تەلەفۆنەکانتانە. هەتا کۆتایی پادکەستەکە دەگەڵم بن هەتا بزانن لە 1G هەتا 5G چییە و جیاوازەکانیان لە چیدای و چۆن کار دەکەن. جێتان خۆشکن، هێدفۆنەکانتان لە جوکەن، واگەوەی لە کوێستانێکی خۆشی کوردستان دانیشت بن، گوێم لێ بگرن، چاوەڕێ بن. دەبات تەقی مەعاملەمان بێت و باسەکەمان دەست پێ بکەین. مۆبایل داتا وەک خوێن لە ناو ڕێگەکانی تەلەفۆنەکە وایە کە نەبوو دەتوانین بڵین تەلەفۆنەکەی تر هۆشمەند نییە. مۆبایل داتا وەک ئەو ناوەندەیە کە پەیوەندیمان بە ئینتەرنێت و میلیۆنان سەرڤەری سەرەوتۆڕە بۆ ساز دەکات. بۆی بزانین لە جیهان چ باسە خۆشگوزەرانی دیجیتالمان بۆ پێک بێنێت پەیوەندیمان بۆ دروست بکات لەگەڵ خۆشەویستانە و کەسانێکە بۆمان گرنگن. کەوابوو بە کوردی و بە کورتیەکەی مۆبایل داتا بزانین چییە؟ مۆبایل داتا ئەو بنزینەیە کە لە ناو تەلەفۆنەکانمان کاتێک لە وایفای دوور دەکەوینەوە نایەڵێت پەیوەندیمان لە ئینتەرنێت بپچرێت و ژیان بەردەوام دەکات. کەوابوو بەبێ مۆبایل داتا ژیان نابە وەکو کابرا کوتەنی. مۆبایل داتا فۆرم و شێوازی جیاوازی هەیە. لەنەوەی یەکەم هەتانەوەی پێنجەم واتە 5G جیاوازی و خێرایی و هێزی جیاوازیان هێناوەتە ناوکایی پەیوەندیە جیهانیەکان و زۆریش گرنگن. بەڵام دەبێت بگەڕینەوە سەرەتاکەی. یەکەم جار کابراەک بە ناوی مارتن کوپەر لە 3 نیسانی 1973 لە نیویۆرک کردی بە سەرەتای شۆڕشەکە. ئەو کات ئەندازیاری کۆمپانیا مۆتۆڕۆلا بوو توانی پەیوەندی تەلەفۆنی بێتەل لەسەر جادەی ژمارە 6 لە نێوان کۆڵانەکانی 53 و 54 بکات بەڕاستی و گورگەکانی واڵ ستریت کە دەوڵەمەندەکانی ئەمریکا بوون بە تەلەفۆنێکی گەورەی کە لە دەستی پیا و گەورەتر بوون دەستیان کرد بە قسەکردن بە تەلەفۆنی بێتەل. ئەوە یەکەم جار بوو شۆڕشەکە لەوێ دەستی پێکرد. دوای ئەوەی مارتن کوپەر کردی بەڕاستی خەونەکە ببوو باوەی کە چۆن بتوانن پانتای ئەو شوێنەی کە پەیوەندیە تەلەفۆنەکەی تێدا ئەنجامدرا بوو بەرفراوانی بیکەن بە هەموو ئەمریکا و جیهان ئینسانەکان بەبێت تەل بتوانن بە مۆبایل قسە بکەن لەگەڵ یەکتری. هەر بۆیەش کۆتاییەکانی ساڵی 1970 یان سەرەتای 1980 زاینی سیستمی پەیوەندی مۆبایل لەسەر بناغی سیستمێکی ئانالۆگ دامەزرا، یعنی دیجیتال نەبووە بکەن. واتە تەنها دەیانتوانی دەنگ بگوازنەوە لە نێوان مۆبایلەکان. توانای گواستنەوەی داتا و تێکستیشی نەبوو. بەڵام ئەوە وەرچەرخانێکی یەکجار زۆر گرنگ بوو چونکە بۆ یەکەم جار بوو لەسەر سیستمێکی بێتەل دەکرات بە کەرەستەیەکی کە بچووکتر بوو بۆ ئەو کات پەیوەندیەکی تەلەفۆنی دروست بکەیت لە ناوچەیەکی گەورە. بەڵام خەڵکی دەوڵەمەند و گرنگ کەڵکیان لێوەردەگرت. کرینی خەتی مۆبایل کاری هەموو کەس نەبوو. دەتوانین ئەو نەوەیە بەنەوەی یەکەمی مۆبایل ناوبەرین واتە 1G یا 1G نەوەی یەکەمی مۆبایل بووەوە. بەڵامەوە وەرچەرخانێکی گەورە بوو بەڕاستی. دەگەڵم بن بابزانین دوایچی قەومە. اینجا خوشک و برانی بەڕێز خوا نەکات مرۆڤ زیرەکەکان شتێکیان بکەوێتە دەستی حتا نەیتەقێنەوە دەستی لێ هەڵناگی. هەر بۆیە سەرەتای نەوەدەکانی سەدەی ڕابردوو نەوەی دیجیتال پەیوەندی مۆبایل کە بە 2G و دواتر GPS و دواتر ئێج نێتوەرک ناوزەر دەکران بە هێندێک گۆڕانکاری لە نێوانیانەوە خستەکار. شۆڕشێکی بێدەنجیان بەرپا کرد. دەزان بۆچی؟ لەبەرەوەی 1G کە هات مۆبایل کە هات 2G بە هاتنی خۆی زۆر دەنگە دەنجی ساز نەکرد. بەڵام ئەو گۆڕانکاریەکی یەکجار زۆر گەورە بوو. دەزان بۆچی؟ لەبەرەوەی
سیستەمی 2G لەسەر بنەمای Global System for Mobile Communication کە ئەو کات پێیان دەکوت GSM ئەگەر لە یادتان بێ زۆری باز دەکرا بە کوردیەکەی سیستەمی جیهانی پەیوەندی مۆبایل کاری دەکرد کۆدیشیان هەبوو ئەو کات چونکی کردیان بە دیجیتال یەکەم جار بوو بە دیجیتال کۆدەکانیشیان لەسەر بنەمای کۆد دیڤیژن مولتیپل ئاکسس ینی CDMA نووسی بوو بە کوردیەکەی دابەشکردنی کۆد بەسەر چەندین ناوەند بەو شێوازە کۆدەکانیان نووسی بوو لە سەردەمی 2Gدا تێکست و وێنە و دیمەنی بچوشیشت دەتوانی بگوازیەوە بەڵام نەکوەکو ئێستا بە قەولی برادەرێکی خۆم زۆریش خۆشەویست بوو لەلام دەیکوت پەیوەندیەکە زۆر بە حوسە لێوە دەڵێ بە نەوت کار دەکا بۆیە زۆر هێدی بوو بەڵام بۆ کات ئەوە نێ شۆڕشێک بوو نێوان خۆشمان بێت مۆبایل لەو سەردەمە بەو سیستمە گەیشتە زۆربەی کوردستان بەڵام لە باکووری کوردستان بەهۆی ئەوەی کە باکووری کوردستان لەژێر دەسەڵاتی تورکیا بوو دەکە پێشکەوتنەکانی وێ بوو کە نێزیکتر بوو لە ئەوروپا ئەو کات زۆرتر پێشکەوتنی بەخۆیەوە بینی هەتا ئەو کاتانی کە دواتر بۆتان باز دەکەم دوایە چی لێ هات لە شوۆی کوردستان چی بوو دەگەڵم بن سەرەتای دەیەی 2000 لە ناکەو کۆمپانیەکانی بواری مۆبایل لە ئەمریکای باکوور و ئەوروپا مەقۆمەقۆیەکی گەورەیان دروست کرد کوتیان وا هات 3G یانەوەی سێی مۆبایل داتا جا 3G لەسەر ژێرخانی ستانداردەکانی CDMA 2000 نووسرا بوو وان دانابوو کە پانتایەکی گەورەتری بۆ گواستنەوەی زانیاری بۆ بڕەخسێنن هەر بۆش زۆر زوو بوو بە هۆکاریەوەی کە پەیوەندی تەلەفۆنی لە تەنها دەنگەوە بکات بە دەنگ و ڕنگ هەر بۆیش بە ئەو ژێرخانە شۆڕشی تەلەفۆنە هۆشمەندەکان دەستی پێکرد ئەو کاتی بوو یەکجار زۆر کۆمپانیای تەلەفۆن هاتن ڕوویان لە تەلەفۆنە هۆشمەندەکان کرد بۆ لە بەرەوەی پەیوەندی 3G ژێرخانێکی زۆر بەرینی بۆ حازر کردبوو براندە زۆر بەنێو بانگەکانی بلاکبێری، LG، سامسۆنگ، ئێریکسن، نۆکیا هەموو لە کۆتاییشدا سەرەتای ئایفۆنیش تەنانەت لەو سەردەمەدا دەستی پێکرد یەکەم ئایفۆن لە سەردەمی 3Gدا هاتە ناو بازار و دەواازەیەکی یەکجار زۆر گەورە بوو بۆ دەستپێکردنی تەکنۆلۆژیای تەلەفۆنی هۆشمەند بەشێک لەو براندانە دواتر نەیانتوانی لەگەڵ خێرایی پێشکەوتنەکان خۆیان بگونجێنن نەمان هەر بێدەنگ بوون نەمان زۆر بەیان بەڵام بەشێکیشیان هەتا ئێستاش ململانەکەیان زۆر توندە هەر ڕۆژە و بچووکتر و خێراتر و بەهێزتر شتەکانیان دەردەخن کەلوپەلەکانیان دەردەخن دەتوانین ئەو سەردەمە بە سەردەمی خستنی کۆمپیوتەر لە نێو جیرفانەکان ناوزەت بکەین دەزان بۆچی لە بەرەوەی هێزی تەلەفۆنەکان زۆر بوو تەلەفۆنەکە دەیتوانی بەسەر بەخۆی پەیوەندی بگرێت و هێدی نووسینی کۆد و دروستکردنی ئاپ و بەرنامە بۆ تەلەفۆنە هۆشمەندەکان دەستی پێکرد نێوانە خۆشمان بێ سەردەمێکی یەکجار زۆر خۆش بوو بەڵام نەڵەن پیری نەڵێن ئەو کاتت دیتووە سەردەمی 3Gەوە دیتووە پیری باسیۆ مەکەن بەڵام سەردەمێکی خۆش بوو ساڵی 2010 نەوەی چوارم واتە 4G جێگای 3G گرتەوە وەکو نوێترین پێشکەوتنی بواری مۆبایلداتە گواستنەوەی زانیاری یان ترانسمیشن لە 4Gدا لەسەر بناغەی مولتی ئینپوت و مولتی ئاوتپوت بوو بە کوردیەکەی دەبێتە چی ینی چەند سەرچاوی هاتن و چەند سەرچاوی ناردن هەناردەکردن لەو نێوانە هەندێکیان ناویان لە LTE یان دەیانگوت 4GLT ئەوە چ بوو؟ ئەوەش کورتکراوەی Long Term Evolution بوو نێوی سیستمێک بوو کە یارمەتی کۆمپانیەکانی بواری پەیوەندی یانەوەی پێی دەڵێن تەڵەکەمیونیکیشن شتێکی وان پێدەڵێن یارمەتی وانەی دەدا هەتا گۆڕینی سیستمی 3G بۆ 4G بۆیان ئاسانتر بێت بۆ لەبەرەوەی لە 1G بۆ 2G دیتیان کوڕە وەزاکە زۆر شرە هەرچی شتی کۆم بوو فڕیاندا سیستمەکە زۆر جیاواز بوو یەک ئانالۆگ بوو یەک دیجیتال بوو هەرخواشیان یەک نەبوو دەبووە لە سفرەوە دەست پێ بکەنەوە لە 2G بۆ 3G هەروە دیتیانە حاڵە بۆ حاڵە ناشتی هەر دەبێت بەردەوام بن و دیزانیشیان کە گۆڕانکاریەکان لە 4G ڕناوەستی کاتێک 4G هات یەکسەر ئامادەکاریەکان بۆ 5Gش کرابوو هەر بۆیە سیستمێکیاندانا بەنێوی Long Term Evolution کە لەسەر ژێرخانی هەمان سیستم بتوان پێشکەوتنەکانی بواری پەیوەندی بەردەوام بکەن ئەوەش بۆ نمونە تەلەفۆنی بەدیمەنەوە یان هەمان فەیستایم ڤیدیۆ کاڵ و سرویسەکانی ئۆڤر IP یەکجار زۆرتر هێنایە ناو تەلەفۆنە هۆشمەندەکان مەبەست چییە؟
4G پانتای گواستنەوەی زانیاریەکان یەکجار زۆر گەورە کرد، یعنی بۆڕیەکە هەتا بڵێ گەورە بوویەوە، خێراییەکەشی زۆر گەورە بوویەوە. ئەوەی پێی دەڵێن بوخچەکانی زانیاریان پاکێت داتا پاکێتەکان ئەم کردومە بە بوخچەکانی زانیاری. ئەوانە زۆر بە خێرایی دەیانتوانی بێنە بڕۆن و لە قەبارە و ژمارە یەکجار زۆر گەورەشدا. هەر بۆیە سرویسەکانی ئۆڤرایپی جا ڤۆیس ئۆڤرایپیانی دەنگ لە سەرایپیان، ڤیدیۆ ئۆڤرایپی دیمان لە سەرایپی، یان هەر شتێکی دیکە، ئەوانە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی بە کۆمپیوتەر و هێڵی ئینتەرنێتی کابل و وایفای دەکرا زیاتر هێنایانە نێو جیرفانەکان و کردیشیان بەبێ تەل، بەبێ سیم، ئەوەی کە ئەمە ڕۆژهەڵاتیەکان دەڵێن بێ سیم. ئێستا لە زۆربەی پارچەکانی کوردستان و سیستمە کارایە، بەڵام ئەگەر بە ڕێکلام لێم وەرنەگرن، نەورۆز تێلێکۆم لە باشووری کوردستان ئاڵا هەڵگری شەبەکەی 4G لە هەرهەمووی کوردستان. بۆ ئاگاداریتان لەبەرەوەی کاتێک نەورۆز تێلێکۆم بۆ یەکەم جار ئەو مەسەلەی مایفای کە دواتر بوو بە فاسلینکوەوە ئەوەی هێنا بۆ کوردستان، ئەوانە یەکەم جار و یەکەم کۆمپانیا بوون لە هەموو پارچەکانی کوردستان سیستمی LTE یا 4G هێنا بۆ کوردستان. باشە، بەڵام ئەوە نەکەنە ڕێکلام دەبێت حەق خۆیان پێ بدەم، لەبەرەوەی یەکەم جار بوو لەسەر ناوی کۆمپانیایکی کوردی و کارە دەکرا. بەهەرحاڵ ئەوە بوو، چاوەڕێ بن. اینجا وەرم باسی و نوێ بکەین کەوا خەریکە شەڕێکی گەورە ساز دەکات لە جیهان. دەزان باس چی دەکەم؟ ساڵی 2020 سێ ساڵ بەر لە ئێستا بۆ یەکەم جار سیستمی نەوەی پێنجەم یان 5G گەیشتە ئەو ئاستەی کە لەلایەن کۆمپانیەکانی بواری پەیوەندیەوە بخرێتە دەستی خەڵک، ینی لە هەنگاوی ئامادەکاری و چوزانم ڕێکخستن و دەڤڵۆپمنتەوەی کە پێی دەڵێن دەرچوو گەیشتە ئاستی ئەوەی کە بێتە ناو خەڵک و بەکار بهێندرێت. ئەو 5G دەزانن وەکچی بوو، ڕێک وەکوەی بوو ڕۆکێتێکی بەهێز بێنیە ناو مۆبایلەکەت فڕێدەی و ئەو ڕۆکێتە لە ناو مۆبایلەکەتەوە بچێتە ناو قوڵایی جیهانی ئینتەرنێت، زانیاری و سەری مار و مێر و بە هەموو شکل و قەوارەیەکەوە بێنێتەوە ناو مۆبایلەکانتان یان ئەو جیازەی کە بەدەستانە کەرەستەکە. ئەو نەوە نوێیە هەمان ژێرخانی 4G LTE بەکاردێنێت بە یەک جیاوازی کە لە جیاتی بەکارهێنانی تاوەری زۆر گەورە کە لە مەودایەکی زۆر دادەپۆشن، ینی بۆ نمونە دایبنێت تاوەری 4G کە دادەنێن یان ناو سێڵ سنترانەی 4G کە دایدەنێن، ئەگەر بۆ نمونە بڵێن و ئەوە ڕێک لێم وەرمەگرن، بەڵام بۆ نمونە ئەگە بۆ نمونە هەر تاوەرەی 10 کیلۆمتر داپۆشێت یان پانتای 5 کیلۆمتر داپۆشێت، ئەوەی 5G زۆر کەمتر دابپۆشێت، ینی ژمارەی ناوەندەکانی بڵاوکردنەوەی 5G زیاترن، دەبێت ژمارەیان زیاتر بێ بۆی شوێنێکی بەرینتر داپۆشن، بەڵام خێرایەکە یەکجار زۆر زیاترە. ناوەندی پەیوەندی بچووکتر کە دانرا دەبێتە هۆی ئەوەی کە مۆبایلەکان بەناو جیهانی زانیاریدا بتەقنەوە. تقریباً ئاڵوگۆڕی زانیاری ینی لیتنسیەکەوەی کە لە تەکنیکدا پێی دەڵێن لیتنسی دەیگەێنێتە خاڵی سفر. واتە ئەگەر بۆ نمونە بڵێ من و کەسێکی دیکە لە تەنیشتیەک بین و قسە بکەین یان زانیاری مۆبایلەکانمان دەگەڵێک ئاڵوگۆڕ بکەین، تۆ هەز بە هیچ چاوەڕوانیەک ناکەی لەو ناوەیدا. بەو ئاستەی خێرایی 5G زۆر و بەرز بوو، بەس ئەو 5G باندۆر و تەسیری لەسەر زۆر شتداناوە لە دنیای ئەمەدا کە ئێستا تەنانەت شتی زۆر گەورەی سیاسی و چوزانم عسکەری و کێشەی نێوان وڵاتان و تێکەڵاوبوونی دەگەڵ هێندێک سیستمی دیکە بۆتە باسێکی یەکجار زۆر گەورە لە دنیادا ئێستا. بەس زیاتر باسی لایەنە تەکنیکیەکان دەکەین، لەگەڵم بن بەردەوام دەبین. بەهۆی ئەوەی ئێستا 4G و 5G بەربڵاوترین سیستەمەکانی مۆبایلداتان لە جیهان، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەوەندەی من ئاگادار بووم لە هیچ شوێنێکی کوردستان 5G بەردەست نییە، هەوڵ دەدەم سرنجم زیاتر لەسەر ئەو دوونەوەیە بێت. بە هاتنی 4G و 5G لە هەموو کات زیاتر ڕێژەی ئاڵوگۆڕی زانیاری زیادی کرد، زۆر بەرز بوویەوە. ئێستا بۆ ئاگاداریتان بەشێک لە شارەزایەکانی ئەو بوارانە وا خەریکن لەسەر 6G کار دەکەن، ینی لێکۆڵینەوەی خوان و ئامادەکاریەکانیان ئەوە بۆ 6G دەکەن. ئەوش مانای چییە؟ مانایەکە ئەوەیە کە ڕەنگە ئیتر کۆتایی بە ژیانی وایفای بێ.
دەزان ینی ڕەنگە ئیتر پێویستی بەوەی نەبێ ئەمە حتمما لە ماڵێک یا لە شوێنێک وایفایمانە بێ مەگەر زۆر پێویست بێ بۆ شوێنێکی ئیشکردن یا بۆ شوێنێکی کارکە لە وایفای کەڵک وەرگین چونچی بە احتماڵی زۆر ئیتر کۆمپیوتەرەکان و تابلێتەکان و تەلەفۆنەکان و هەموو ئامێرە هۆشمەندەکانی دیکە ڕاستە خۆ بتوانن لە هەموو شوێنێک بە تۆڕی جیهانی پەیوەندیەوە گرێدرا و بمێننەوە ئەوەی کە پێی دەڵێن ئینتەرنێت ئۆف تینگز یا بە کوردیەکەی ئینتەرنێتی کەرەستەکان کە ئێستا زۆری باز دەکرێ ئەوە بەبێ زۆر دەنجی هاتۆتە نێو ژیانی ئێمە و بەبێ ئەوەی هەستی پێ بکەین و هێتی هەموو شتی دەور و پشتمان بە شێوازێک پەیوەندی بە تۆڕەکەەوە هەیە ینی ئەوەی کە پێی دەڵێن ئینتەرنێت ئۆف تینگز بەو مانایە کە بۆ نمونە ئیتر گڵۆپەکانیش سمارتن پەردەش سمارتە دەرگاش سمارتە هەموو شتەکە سمارت بەو مانایە کە هەمووی ئەوانە قابلیەت و توانایی پەیوەندیان بە شەبەکەەوە هەیە ئەوش دەبێتە هۆکار کە هەمووی ئەوانە هۆشمەندتر بن و باشتر لەگەڵ جیهانی ئینتەرنێت کار بکەن و هاتنە سەرکاری 5G و 4G و 6G لە داهاتوودا ئەوە یەکجار زۆر خێراتر و باشتریش بەڕێوە دەبات ئێستا بۆ نمونە ئەو سیارە ئێلکترۆنیانەی کە ئێستا لەسەر جادەکان هەنەوانەی کە بە کارەبا کار دەکەن بە بەرق کار دەکەن ئۆتۆمبیلەکان ئەوانە هەر هەمویان بۆ خوان لە نێو خواندا تۆڕێکی پەیوەندیشیان هەیە ئەو مەسەلەی کە باز دەکرێت زۆر جار دەڵێن ئۆتۆپایلێت یانەوەی کە ئۆتۆمبیلەکە بۆ خۆی لێ دەخڕێت و ئاگای لە دەور و پشتی خۆی هەیە بۆی لە یەکتر نەدەنوت لە دیوار نەدات و بە ڕێگای خۆیدا بڕاتەوە هەموو لە ڕێگای و نێتوەرکانەیەوە کە زانیاریەکان بە خێراییەکی یەکجار زۆر بەرز دێن و دەڕۆن و ئاڵوگەوڕیان پێ دەکرێت کە ئەو کەرەستانە دەتوانن ئیتر هێدی ڕۆژ بە ڕۆژ هۆشمەندتر بن ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش بچن با زۆر سەرتان نێشن بۆ ئەوەی ڕوونی بکەینەوە کە جیاوازی هێز لە نێوان 2G بۆ 5G چ گۆڕانکاریەکی بەسەردا هاتۆ چ جیاوازیەکی بەخۆیەوە بینیوە چەندە فەرقی کردو بەهێز بووە دەبێ بڵێن بۆ نمونە 1G یان هەمان یان نەوەی یەکەم هێزی دابەزاندنی تەنیا 2 کیلۆبایت بوو لە چرکەیەکدا کە بوو بە 2G ئەو 2 کیلۆبایتە بوو بە 384 کیلۆبایت یعنی تقریباً 150 بەرابەر و زیاتریش کە بوو بە 3G گەیاندیانە 56 مێگابایت ئیتر لە کیلۆبایتەوە دەرچوو کە بوو بە 4G خێرایی گواستنەوەکان گەیاندە 1 گیگابایت لە چرکەیەکدا ئەوە بەڕاستی کاتی خۆی تەنانەت لە کۆمپیوتەرەکانیشدا خەون بوو لە کۆپیدا دواتر 5G یانەوەی پێنجەم کە هاتە گۆڕێ و خەریکە جیهان دەگۆڕێت گەیاندیە 10 گیگابایت لە یەک چرکەدا باشە ڕەنگە هێندێکتان بڵێن باشە خۆ مۆبایلەکەم و جیهازەکەم نووسێتی 4G بۆ خێرایی یەکەم 1 گیگابایت نییە ئەو پەیوەندی بەتەنیا بە توانایی نێتوەرکەکەەوە نییە بەڵێ توانایی نێتوەرکەکە و تەکنۆلۆژیەکە هێزی 1 گیگابایتی هەیە بەڵام و کۆمپانیایی کە ئینتەرنێتت بۆ دابین دەکات دووری و نێزیی تۆ لە ئانتێنەکەی کەرەستەکەی لەبەردەستتە ئەوانە هەمویان باندۆریان هەیە تەسیریان هەیە لەسەرەوەی کە تۆ چەند دەتوانی خێرایی لە 4G یا 3G مۆبایلەکە یا کەرەستەکەت وەربگری نەچن شەڕم بۆ ساز نەکەنا دەگەڵ کۆمپانیەکان با ئەوانم لێ هەڵ نەبەزنەوە بەڵام ئەو نێتوەرکە قابلیەتی وی هەیە وای دابنێ بۆڕیەکەت هەیە ئەو بۆڕیە پانتای بۆڕیەکەی بۆ نمونە نیومەترە ناوی بەڵام ئەو نیومەترە ڕەنگە 10 سانت ئاوی تێدا بێ ئیتوژاوە ئەو بۆ مانای نییە کە بۆڕیەکە توانای گواستنەوەی ئاوی نییە پڕ بە پێستی بۆڕیەکە مەبەستەکەوەیە کە بۆڕیەکە تواناکەی هەیە بەڵام ئاوەکەی کە پەیدادێ ئەوەندەیە مەبەستەوەی باسم کرد کە ئامانج لە 5G یانەوەی پێنجەمەوەی کەیتر ئۆتۆمبیلەکان دڕۆنەکان کڵاوە دیجیتالیەکان وەکو ڤیژن پرۆی ئەپڵ و ئەوە هەموو کەرەستە هۆشمەندەکان بتوانن پەیوەندیەکی خێرایان دەگەڵ یەکتر هەبێت کە تەنانەت ئۆتۆمبیلەکان وەکو باسم کرد بەرگری لە دروستبوونی پێکدادان لەگەڵ یەکدی بکەن بەڵام ئەوەی دەمەوێت لێرە سەرنجستانی بۆ لای ڕابچێشم جیاوازیەکی زۆر بەرچاو هەیە لە نێوان 4G بۆ 5G نەک تەنیا لە خێرایی نێتوەرکەکەی لە بوارێکی دیکەدا ئەویش چییە؟ بۆ نمونە وای دابنێن تاوەرێکمان هەیە 4G سیستەمەکەی ئەو تاوەرە توانای وی هەیە کە 10 جیهازی مۆبایل لە خۆی گرێ بداتەوە و ئەو 10 جیهازە لە ڕێگای ئەو تاورەوە بچنە سەرێڵی ئینتەرنێت یا پەیوەندی دروست بکەن هەر شەبەکەیەک بێت
ئەگەر عینی تاوەر 5G بێت توانای وەی هەیە کە 100 مۆبایل یا کەرەستە لێ گرێ بدەیەوە، واتە 10 بەرابەر توانای گرێدانەوەی جیهازەکان بە هەر تاوەڕێی 5G زیاترە لە تاوەڕەکانی 4G. هەروەها ئەوەی جیاوازیەکی دیکەی گەورەش کە هەیە لە نێوان 4G بۆ 5G جیا لە خێرایی هێڵەکەەوە ئەوانە لەیتەنسیە. لەیتەنسی چییە؟ بە کوردیەکەی دەبێتە خێرایی وەڵامدانەوە. چۆن؟ بۆ نمونە گەر تۆ بچێ ناو شاخێک ئەو دیوە شاخ هاوار بکەی بڵێ سڵاو، ئەو مەودایی کە دەنجی تۆ دەچێت بە شاخەکە دەکەوێ و دەگەڕێتەوە ئەوە پێی دەڵێن لەیتەنسی. و لە نێو ئینتەرنەتیشدا لەیتەنسی بۆەوەی گزارش دەکایە بەوەی دەڵێن کە کاتێک تۆ داوایە گیان پەیامێک لەسەر هێڵەکە دەنێری مەودای چوون و گەڕانەوەی دەگەڵ تۆ چەندە. خێرایی وەڵامدانەوە لە 4G 100 میلی چرکەیە، یان بەواتایەک یەک چرکە، چونکی هەر میلی چرکەی ئەگەر یەک چرکە بکەین بە 100 بەش 1 میلی چرکە دەکاتە 1 بەش، کەوا بوو لە 4Gدا 100 میلی چرکەیە کە بەواتایەک دەبێتە یەک چرکە. ئەدی لە 5Gدا لەیتەنسی چی لێ دێت؟ لە 5Gدا لەیتەنسی دەگاتە 1 میلی چرکە. 1 میلی چرکە ئەوە زۆر گرنگە. یانی لە 5Gدا هێزی لەیتەنسی و لەیتەنسیەکە لە گەڕانەوەی وەڵامدانەوەی داتا 100 بەرابەر لە 4G بەتواناترە و خێراترە. و ئەوەش بۆ زۆر کاروانی شارەزان، بۆ زۆر کار زۆر یارمەتی دەرە و زۆر دەرگاش دەکاتەوە. اینجا لایەنێکی دیکەی مەسەلەکەش جا بابینە بەرچاو بۆ ئەوانەی کەیفیان بە لەرە دێدیان هەمان فڕێکانس حەزیانە بزانن نەوەی پێنجەم لەسەر چی فڕێکانسێک پەیوەندیەکان دەبەستێتەوە، چۆن دەکا و چۆن فڕێکانسەکان بەکاردێنێ لە بەرەوەی بێتەلە دەبێت فڕێکانسێکی هەبێ بۆ کارکردنەوە. ڕاستە ئەو نەوەی پێنجەم گروپێک لە فڕێکانسەکان بەکاردێنێت کە پێی دەڵێن ساب 6 یان ساب 6 کە 600 مگاهرتز هەتاکو 6 گیگاهرتز لە خۆ دەگرێت. یعنی ساب 6 لە 600 مگاهرتز هەتاکو 6 گیگاهرتز لە خۆ دەگرێت. بەڵام نەوەی پێنجەم گروپێکی زۆر بەرزتری فڕێکانسەکانیش بەکاردێنێت، یعنی لە 24 گیگاهرتز هەتاکو 86 گیگاهرتز بەکاردێنێت. و ئەو فڕێکانسانە چونکی زۆر بەرزن ڕێژەیەکی یەکجار زۆر بەرزی ئاڵوگۆڕی زانیاریش دەبەخشنە 5G یان نەوەی پێنجەم. ڕەنگە پێتان وابێت مۆبایل داتا و 5G زیاتر کاریگەری لەسەر تەلەفۆنەکان دەبێت، بەڵام ڕاستیەکەی مۆبایلە هۆشمەندەکان کەمترین بەکارهێنەری 5G دەبن لە داهاتوویەکی زۆر نێزیکدا. وەکو باسم کرد تقریبان هەموو کەرەستەیەک دەتوانێت دوای لێبێت کە سەربەخۆ بە سیستمی 5G ئەوە بگرێت. دەگەڵەوەی هەر لە ئێستاوە هێندێک کەس و لایەن سرنجیان خستۆتە سەرەوەی کە مەترسی فرەکانسەکانی مۆبایل داتا هەر لە 3G هەتا 5G چونکە ژمارەی تاورەکانی 5G زۆرترن و بتوکترن بڵێ ترسی ئەوە هەبێت کە باندۆریان لەسەر مرۆڤ زیاتر بێدیاننا، بەڵام بەلەبەر چاوگرتنی فرەکانسەکانی 5G ئەو ئەگەر ئێستا زۆر لاوازە. یعنی ترسێکی ئەو تۆ لەوەی کە فرەکانسەکانی 5G لەرەکانی باندۆریان لەسەر تەندروستی مرۆڤەکان هەبێ ببن بە کێشە بۆ مرۆڤەکان، ئەو ئەگەر ئێستا زۆر لاوازە زۆرەوە ناکەن. گەرچی لەسەر مەسەلەی باندۆری بەگشتی فرەکانسەکانی مۆبایل لەسەر تەندروستی مرۆڤەکان بیر و بۆ چوونی جیاواز زۆرە. هەرچی و جەماعەتەنە کە نێزیکترن لە کۆمپانیەکانی تەلەکەمیونیکیشن دەڵێن هیچ بەڵگەیەک هیچ شتێک بەردەست نییە کە پێمان نیشاندا بە دڵنیایی و پێمان بڵێ ئەو فرەکانسانە کێشە بۆ تەندروستی مرۆڤ دروست دەکەن. بەڵام هێندێک کەسیشانە کە سربەخۆترن لە بواری تەندروستیەوە و لە نێو سیستمی تەندروستیدا کار دەکەن دەڵێن قوربان نەخێر ئەوانەش تەسیریان هەیە. واتەوەکو ئەوانەی کە پێیان دەڵێن فرەکانسە مایکرۆوەیڤیەکان. مایکرۆوەیڤ هەیە ئەوەی لە ماڵەکان دایدەنن چێشتی تێدا گەرم دەکەنەوە، شتی دەنێودادنن دەرگاکەی دادەخەن دەسوڕێ چێشتەکە گەرم دەکاتەوە. ئەو فرەکانسی مۆبایلانە وەک ئەوەیە دەرگای و مایکرۆوەیڤە کراوە بێ و بە بەردەوامیش کار بکە.
بەڵام لە بەروی فرەکانسەکان جیاوازن دەڵێن ئەو مەترسیەی کە دەبێت لە سەرجەستەی مرۆڤ نیەتی، بەڵام هەروەکو گوتم ئەوە ململانێکی لەسرە بیر و بۆچوونی جیاوازیش هەیە. کورد و تەنیا و هەویرە ئاوی زۆر دەوێت و ئەگەر بمان هەوێت بچینە ناوردەکاری هەریەک لەو سیستمانە و لایەنەکانی کارکردنیان کەم زۆرم پێخۆشە حەز دەکەنە تا بەیانی دادەنیشین قسەیان لەسەر دەکەین، بەڵام دەبێت کاتێک یەکجار زۆر بۆ دابینکەین و فۆرمەتی ئەو پادکەستە هێشتا ئەوەندەیە کە دەتوانین ئەوەندەی کات بۆ دابنین. بەڵام بۆیە بیر و بۆ چوون و ڕەخنە و پێشنیازەکانی خۆتانم بۆ بنێرن بە ئیمەیلی dgcz@roudaw.net دیسان بیڵێمەوە dgcz@roudaw.net یان لە ڕێگای لاپەڕی فەرمی رادیۆی ڕووداو لەسەر فەیسبوک بیر و بۆ چوونەکانی خۆتانم بۆ بنێرن. دەزانم زیرەکتان زۆر تێدایە، هاوڵاتی دیجیتاڵی کورد زۆر بەباشی لە جیهانی تەکنۆلۆژیدا دەژیت. هەژار برنجیم ئەم پادکەستەی دیجیتال سیتیزنم پێشکەشکردن، هەر تەندروست و دڵخۆش بن.